إن الحمد لله نحمده ونشكره ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر. أوصيكم بتقوى الله وطاعته وكثرة مخافته. إما دار بالرزق خوشويستكانم، السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. لم شنو لم كاتو لم مانگو لم مجلسو لم مال مباركة داواكي لخواي قورا بعظمتي خوي بناو جوانكاني بدا صلاتي بسنوري خوي ليدا بارين ولين خوايا بقوريتي خود ئەم کوردستانە لەو شەڕ و خوێن ڕێژیە پارێزراوکەی. یا ڕەبی خوایە ئەم میلەتە لەو زوڵم و ستەمە ڕزگار بکەی. خوایە موسڵمانان وڵاتی موسڵمانان پارێزراوکەی. ئاوێک بەم ئاگراکەی و کۆتایی پێبێنی لەم مانگە مبارەکە یا ئەرحەم الراحیمین. شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، هاوکاری قەرزارەکانمان بکەی، خەمی خەمبارانمان لەسەر هەڵبگری، لەم مەجلیسەمان خۆش بی، لە ئازادبوانی مانگی ڕەمەزان یاداشتمان کەی لەبەر گەورەیەتی خۆت یا ئەرحەم الراحیمین. اللهم ئامین. ئیماندارە بەڕێز و خۆشەویستەکان، لە وتاری ئەمڕۆ دوو خاڵ بیری بەڕێزتان دەهێنمەوە. خاڵی یەکەم لەم مانگی سێیە یا لەم مانگی ڕەمەزانە بە درێژایی مێژوو ڕووداوی زۆر هەبووە. جا نازانی باسی کام لەو ڕووداوانە بکەی، بەڵام دیارە ڕووداوەکان ڕووداوی ئاینی و ڕووداوی نەتەوەیی بوونە. لەو ڕووداوە نەتەوەیانە لەوانەیە ڕێژەیەک لەو گەنجانەی کە تازە پێگەیشتوونە وەک پێویست تەنها ناوەکەی بزانن، ئەویش لەم مانگی سێیە لە هەندێک شوێن ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانی پێدەوترێ کە ئەو زوڵم و ستەمە زۆرەی ئەو ئەنفالکردن و دێڕوخاندن و هەزاران گەنجی کورد لە سجنەکانە لەژێر تەعزیب و سزادا گیانیان لەدەستدا بەدەست ئەو دەسەڵاتدارە زوڵم و ستەمکارەوە، لە دواییدا خوای باڵادەست فرسەتی سازان لێم تێبگەن، خوای باڵادەست فرسەتی سازان ئەم گەلە لەو زوڵمە ڕاپەڕی و ئەو زوڵم و زاڵمانەیان ڕەوانەی شوێنەکانی خۆیان کردەوە و ناونرا ڕووداوە مەزنەکەی یا ڕاپەڕینە مەزنەکەی کورد. بەڵام بەداخەوە نەتیجەکەی وەک ئەوە نەبوو کە چاوەڕوان دەکرێت، دەبوو چاکتر بوایە و دەشکرا و مەجالیشی تیا بوو. لە هەمان کاتە لە مانگی ڕەمەزانە و ئەمڕۆ بالضەبت کە حەفدەی مانگی ڕەمەزانە ڕووداوێکی گەورەی ئاینی هەیە کە پێی دەوترێت جەنگی بەدری گەورە، کە بەداخەوە زۆربەی ڕەمەزانەکان ئەوەی ئێمە لە بیرمان بێ لە ڕەمەزانە شەڕ و شەڕەنجێزی دروست کراوە بۆ ئەوەی بەرەکاتی ڕەمەزان و گەورەی ڕەمەزان و چەژی ڕەمەزان لە بیرمان ببرێتەوە. یەکێ لەو گەورەیانە ئەم گەورەی بەدری گەورەی پێدەوترێ کە یەکەم جەنگ و ڕوبەڕووبوونەوەی موسڵمانانی کەمتفاقی کەمهێزی کەمچەکی دنیایی لەگەڵ گەورەترین هێزی ئامادەبووی سەرزەوی کە قوڕەیش بوو. پێی دەوترێت جەنگی بەدری گەورە کە مناسبەیەکی ئێجگار گەورەیە، جیاوازیە. قورئان خۆی باسێکە بەین الحەق والباطل. ئەم جەنگە ئەوەندە گەورە بوو، چۆن ئێمە هیجرەتمان هەبوو، هیجرەتی پێغەمبەر، چۆن ئیسرا و میعراجمان هەبوو گەورە بوو، ئەم بەدرەش ئاوا گەورەیە. چونکە پێش بەدر جۆرێک بوو، لە کاتی جەنگەکە جۆرێک بوو، لە دوای جەنگەکە جۆرێک بوو. ئەگەر ئێمە وانەکانی ئەو جەنگە باز بکەین بە درێژایی مێژوو تەواو نابێ. گەورەترینیان ئەخلاقیاتی جەنگ کە ئێستا لە جەنگە هیچ ئەخلاقێک نەماوە، بەڵام لە جەنگی بەدرا یەکێ لە ئەخلاقیاتەکان بەدیلگرتنی 7 کەس
کە ئەسپ و ماین و خواردنەکانی خۆیان دەدا بە دیلەکان ڕێزیان لە دیلەکانەگەر کە ئێستا کەچی دیلەکان بە جۆرێکی تر و خەڵکانێک دروست دەکرێت دیل سەر ببڕن بە ناوی دینەوە. بۆیە جەنگی بەدر پێی دەوترێ یەکێ لە گۆڕانکاریە گەورەکانی ئیسلام. جا ئەو جەنگی بەدرە ئەمەوێ دوو خاڵەکە بکەم بە دوو بەشەوە لە ماوەی ئەو 15 خولەکە لە خزمەتانە. ئەم جەنگە ئەوەنە گەورە بوو خوا خۆی تەداخلی کرد بە عیلمی خۆی، فریشتەی نارد، بارانی باران، ئەمن و ئەمانی پێبەخشین، تەنانەت 5,000 فریشتەی بۆ ناردن. ئەو جار گەورەترین شت دوژمنەکانی لە بەرچاوی مسلمانان بچوو کردەوە، مسلمانانی بە کەمدەسی کە 300 کەس بەرامبەر 1,000 کەس ئەمانی گەورە کرد لە چاوی کافرەکانە، کافرەکانی بچوو کردەوە لە چاوی مسلمانەکانە. بەڵام ئەو جەنگی بەدرە جۆرێک بوو، ئەلەم کەلیمەیە لەگەڵم بن بۆیە ئێمە گلەیمان هەیە. ئەو کەسەی کە لەم جەنگە بەشداری کرد 313 نەفەر، خوا لە ئاسمانەوە تەدەخلی کرد، فەرمووی فاعلموا ما شئتم قد غفرت لكم أو قد وجبت لكم الجنة. فەرمووی ئێوەی ئەهلی بەدر ئەو 300 کەسە لە 313 کەس بەشداریتان لەم ڕاپەڕینە مەزنە کردووە. ئاخر گەورەترین ڕاپەڕین بوو، گەورەترین هێز دروست بوو لە جەزیرەی عەرەبیە. خوا فەرمووی ئەی بەشدار بوانی ئەم جەنگە لە مسلمانەکان، ئیتر ئێوە هەرچی دەکەن من لێتان خۆش بوومە، هەرچی بکەن و هەرچی بڵێن من ئێوەم بۆ بەهەشت دیاری کردووە. لەوە دوا کەسێک قسەیەکی بەو 313 کەسە بوو تا پێغەمبەری خوای فەرموو وا نەکەن، چونکەوە ئەهلی بەدرن. خۆزگا ئێمەش ئەوەی ئەهلی ڕاپەڕین بوو ئاوا ئیمتیازێکمان بدایە پێیان، بەڵام بەداخەوە چونکە ساڵانێکی تر وردە وردە وای لێ دێ ئەوەی بەشداری کردووە ئەوەی جەنگەکەی بینیوە هیچی هەر نامێنێ، دەچێتە خانەی مێژووە و لەبیر دەچێتەوە بەداخەوە. هەموو شت مێژووە، ئەم ڕەمەزانەی ئێمەش مێژووە، ئەو تەمەنەی تۆش مێژووە، ئەم ڕووداوانەش هەمووی مێژووە. ئایا دەکرێت مێژوویەک ئاوها بۆ خۆی بڕوا و عەقڵ قبوڵێکە سبەینێک سزا و پاداش نەبێ؟ ئایا دەکرێت عەقڵی تۆ قبوڵێکە؟ لەبەرەوە هەر ئەمە دەیسەلمێنێ، ئەم ڕووداوە خوێناویانە دەیسەلمێنێ، ئەم زوڵم و ناعەدالەتیانە دەیسەلمێنێ. دەبێ قیامەتێک هەبێ سزای ستەمکاران و پاداشتی چاکەکاران هەبێ، ناکرێت نەبێ. ئەمە بۆ جەنگەکان، ئەمە بۆ زوڵمەکان، بۆ عیبادەتەکانیش هەروایە. بەڕێزانم، خاڵی دووهەممان کە ڕەبتێکەین ئەوە وەکو باسێک لە خزمەتانە بیرم هێنایەوە، بیرم لێ کردەوە خۆزگا چۆن خوا فەرمووی ئەهلی بەدر هەچی بکەن ئێوە بەهەشتان بۆ هەیە. خۆزگا دەسەڵاتی کوردیش بیوتایە بەشدار بوانی ڕاپەڕینی مەزن، هەتا ئێوە مابن و حکومەتی کوردی هەبێ، ئێوە نەخۆشخانەی تایبەت و موچەی تایبەت و ئیمتیازاتی تایبەتان هەبوایە. ئەگەر ئێمە دەمانەوێت چاو لە دینکەین، دین شتی جوانمان پێ دەڵێ، بەس دەمانەوێت چاو لەو خەڵکە زوڵم و زاڵمە بکەین هەر فێری زوڵممانەکە. ئەگەر چاو لە چاکەکاران کەی فێری چاکە دەبی، دین هەمووی چاکە. ئەگەر ئەلەم تۆزەیە حکوومەتی کوردی چاوی بەس لە بەدر بکردایە، چاکی دەکردیان چاکی ناکرد. دین بۆ ئەوەیە تۆ چاوی لێ بکەیت، نەک دین بۆ ئەوەیە تەنها دوو ڕکعات نوێژ بێ و تر خوا حافیز بێ و لە تەعزیەیەک و سەر قەبرانێکە. ئەوە دین بوو بەڕێزانم. بەڵامی تر بەداخەوە ئەگەر دەسەڵات چاوی لە زاڵمەکانی دەوروبەری خۆی کرد، زوڵمەکە، چاوی لە چاکان و پاکان و خزمەت گوزاران کرد، ئەو کاتە خزمەت گوزارە بێ. بەڵام بەداخەوە خاڵی دووهەممان بەڕێزانم، دەزانن وردە وردە ڕەمەزان ئەو هەموو خێر و بەرەکەتەی وردە وردە خەریکە خێرەکانی چڕ دەکاتەوە. کۆمپانیای ڕەمەزان چەند ڕۆژێکی کەمی ماوە دەیەوێ بڕوە، ئۆڤەرەکانی چڕ دەکاتەوە، پێی دەوترێ ئۆڤەری ڕەمەزان. ئەڵێ ئاسیاسێڵ یان کۆڕەک یان فڵان ئۆڤەرێکی تایبەتی شتێکی کەمەکەی و دەستکەوتێکی زۆر. ڕەمەزانیش بە هەمان شێوە وردە وردە لە خوا حافیزیایە، ئەیەوێ ئەو دەستکەوتەی لەگەڵ خۆی نەباتەوە، ئەیەوێ هەمووی بدا بە ئێوە. چێ دەیەوێ بیدەمێت لە سەرەتاوە دێ وردە وردە تۆزێکاڵ تا دێت چڕێکاتەوە. بۆیە شەوانی قەدر لە بەردەممانایە. گەورەترین ئۆڤەر بۆ عیبادەت
شەوانی قەدرە. ئەو شەوانی قەدرە جەنابتان دەیزانن چڕکردنەوەی خێرەکان. خوا چۆن باسی ئەم شەوانەی کردووە ڕەمەزان خێرەکانی چڕکاتەوە؟ إنا أنزلناه في ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. فریشتەکان پۆل لەو شەوانی ڕەمەزانە بستێ ئەرزی ئاسمان و ئەرز بستێک نابینی ئیلا فریشتەی ڕەحمەتی خوا دادەبەزێ. بەسەرپەرشتی گەورەترین قائیدی فریشتەکان کە جیبریلە عەلەیهی سەلام دادەبەزێت. ئۆڤەرەکە 1 قات و 2 قات و 100 قات و 1000 قات نییە. تەنها ئەگەر بەری ئەو خێری شەوە بکەوی 80 ساڵی پڕ لە عیبادەت دەچێتە سەر حیسابی بانقیەکەی چاکەکانی تۆ. 80 ساڵی بێگونا تۆ 80 ساڵیش بژی چلی خەوە و 15 مناڵیە و چەنی بازاڕە و چەنی ڕاکەڕاکەیە و هەمووی کۆکەی تۆ لە 80 ساڵە 7 ساڵ 8 ساڵی نامێنێتەوە. جا ئەگەر گوناهیش نەبێ خوا بکەم. بەڵام ئۆڤەری ڕەمەزانی شەوانی قەدر 83 ساڵی لێوان لەو لە عیبادەت ڕێک دەچێتە سەر حیساب بانقی تەمەنەکەت. ئەمە هەموو ئەیزانین، هەموو ساڵێ ئەمە باسەکەین. ئەوەی کە گرفتە ئەمەیە پێتان بڵێم، بەس هیوادارم لەم دوو کەلیمەی ئەخیرم باشتر تێبگەن لەوانی تر. ئەم کۆمپانیای ڕەمەزانە ئەم ئۆڤەرەی داوێتی هەمیشە هەموو ئۆڤەرێک فۆرمێکی هەیە پڕێکەیتەوە. ئەو ئەپلیکیشنە پڕکردنەوەکەی بەم جۆرەیە بەڕێزانم. ئەم فۆرمەی ڕەمەزان بەم جۆرەیە. یعنی هەر کەسێ بڵێ ئیتر من بەر ڕەمەزان و بەر شەوی قەدر کەوتومە و مادام ئەو شەوە بەخەبەرم نەخێر، ئەبێ فۆرمەکە پڕکاتەوە. فۆرمەکە چەند خانەیەکە. ئێمە ئێستا خەلەلەکەمان لە پڕکردنەوەی ئەو فۆرمەدایە. هەموومان دەیزانین شەوی قەدر مبارەکە، شەوی قەدر 1000 مانگەس، 83 شەوە یان 83 ساڵە. ئەو هەموو ئەجرێ هەموو دەیزانین، بەس تێنەگەیشتنەکەمان لە پڕنەکردنەوەی ئەو فۆرمەیە. وا دەزانێ ئیتر لە بەیانی لە ئێوارێ تا بەیانی بەخەبەر بێ، ئیتر بۆ خۆی هەرچی بکا و لە بازار بێ و لە کۆڵان بێ و خەریک موبایل بێ و خەریک قسەکردن بێ و خەریک سوحبەتکردن بێ و خەریک تەلەفۆن بێ، وازانێ بەردەکەوێ. برا بەڕێزەکەی من، ئەم کوردستانە پڕ ببێ لە کۆمپانیا، تۆ ناوت نەنووسی بێ، فۆرمەکەت پڕ نەکرد بێتەوە، خۆ ئاگادارە دەرهەمە سوتاوێکت نادەنێ، ئەدەدەنێ دەجەنابت بڕۆوە هەموو بیرە نەوتە و ئەوە هەموو مەعمەلە و کارگە لەم دەوروبەرەی دەردەسەری مانگە بڕۆ بڵێ دینارێکم بنێ. ئەڵێ و زەحمە نەبێ لە چۆ هاتی و تۆ تێک چویتە. ئەبێ بە چەند کەسی ئێمە بڵێن لە قیامەتە داوای فەزڵی قەدر بکەن و بڵێن ئەوە تۆ تێک چویتە. ئەی ئاخر خۆ من بەخەبەر بووم. ئەخر براکەم بەخەبەر بووی فۆرمەکە پڕ نەکردبەوە. فۆرمەکە کە پڕ دەکرێتەوە دەبێ بە زوبان پاکی، بە چاوپاکی، بە دڵپاکی، بە مەجلیسی پاک، بە قورئان خوێندن، بە ذیکر و ئەوراد، بە تەسبیحات، بە جۆگرتن. فۆرمەکە بەوە پڕەکرێتەوە. فۆرمەکە بە بازار و بە دووکان و بە خەوتن و لەسەر کۆڵان و لەگەڵ برادەردا بەوە پڕ نابێتەوە. حەزەکەی پڕی کەرەوە، قبوڵی نییە. چونکە خوا تۆی بۆ چێ؟ یعنی هەچەند ئەوەش بۆ خۆتە، بۆ خوا نییە. خوا چی ئیشی بەوەیە؟ یعنی تۆ معقولە بەس تۆ لە خۆ بپرسە، معقولە جەنابت هەتا ئێوارێ لە شەریکەیەک لە دائیرەیەک ئیش بکەی و سەری مانگ منیش بێم وەکو تۆ پارە وەربگرم؟ ئاخر معقولە ڕەفیقەکەی تۆ، هاوڕێکەی تۆ، براکەی تۆ، باوکی تۆ، جیرانەکەی تۆ، چێیەکەی تۆ دەچێت لە مزگەوت و تەسبیح و قورئان و ئەوراد، تۆش لە بازار بی بڵێ وەڵام من ئەبێ خواجان وەکو ئەو خێرم بیتێ، تو خوا خۆت بی دەیدەیتێ؟ ئاخر خۆشت بی نایدەیتێ براکەی من. لەبەر ئەوە ڕەمەزان گەورەیە، شەوی قەدر زۆر گەورەیە. ئەم گەورەیە هەمومان دەیزانین، بەس خەلەلەکەمان هیوادارم ئەم خەلەلە دووبارە نەکەینەوە. هیوادارم ئەم نەزانیە دووبارە نەکەینەوە ئەم ساڵ. حکمەتەکە نەخەوتن نییە، حکمەتەکە خوداپەرستیە. حکمەتەکە تێکەڵبوونە لەگەڵ فریشتەکان. فریشتەکان لەگەڵ چاکان تێکەڵە بن، لەگەڵ ئەهلی مزگەوت تێکەڵە بن.
ئەی چۆن فەرقی نییە تۆ بێی خۆ بخەیتە ماڵەکەی خوا و لێی بپاڕێیتەوە خوایە خۆم هەڵدایە ماڵەکە و ئەڵێ فڵان کەسی زوڵمی لێ کردو و پیاوی لێ کوشتۆ چی و ئەڵێ کاکە بڕۆ خۆ هەڵدە ماڵەکەیەوە. تۆ خۆ هەڵدەیتە بازاڕەکەیەوە کە هی بازاڕی شەیتانە ئێمەگەر بۆ کاسبی خۆ هەڵدەیتە لای موبایلەکەیەوە کە ڕێژەیەکی زۆری نابەجێیە خۆت هەڵداوەتە ماڵی شەیتانەوە خوا چی لێ خۆش بێ خۆ هەڵداوەتە ماڵی خراپەکارانەوە چی خوا لێ خۆش بێ تۆ وەرە خۆ هەڵدە ماڵی خواوە دەسی لێ بۆ بەرزەوە کە زوانی بۆ پاراوکە لە ذیکر قورئانی بۆ بخێنە چاوەکان نازانی بەشداری مەجلیسەکانی بکە لەگەڵ چاکان و پاکانی مزگەوتەکان دابنیشە ئەوە فۆرمی پڕکردنەوەی ئەپلیکیشنی ڕەمەزان هەر کەس دەیەوێ بەو خێرە گەورەیە بگا ئەوها فۆرمەکە پڕکاتەوە ئیتر بەو خوایە بە شەو ڕۆژەکەی نەخەوێ ئەوەندە ئیسیفادەی لێ ناکە خۆمان نەخەڵەتێنین تەنها خەوتن مەبەست نییە عیبادەت مەبەست خوایە ئەو خێرەمان بەنسیب کەی خوایە ئەو خێرە بە نسیبی ئەم مەجلیسەمان کەی خوایە ئەو شەوی قەدرەمان بەنسیب کەی دوعاکانیمان تیا قبوڵ کەی ذیکر ئەوراد و تەسبیح و عیبادەتەکانمان لێ قبوڵ کەی خوایە لێت ئەپاڕێنێ و شیفای نەخۆشمان بۆ بنێری لە گوناهی ئەم مەجلیسەمان خۆش بی خوایە ئەم کوردستانەمان لەم خوێن ڕێژێ پارێزراوکەی خوایە موسڵمانان پارێزراوکەی یا ڕەبی خوایە هەموومان دڵخۆشکەی خوایە ئەم مەجلیسەمان لەو کەسانت قبوڵ کرد بێ کە دەیان کەیتە ناو بەهەشتەوە لە دەرگای ڕەیانەوە یا رب العالمین اللهم آمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا اللهم آمين